دەبێت ئێمە خەسڵەتی کارەکانی CPT بزانین. CPT ڕێکخراوێکە پەیوەندی ڕاستەوخۆ یەکێکە لە ڕێکخراوەکانی ناو یەکێتی ئەوروپا. ئەم ڕێکخراوە کە ساڵی 1970 دامەزراوە تەبعاً هەتا ئێستا 47 ئەندامی هەیە، چونکە بەشێکی زۆر لە وڵاتان ئامادە نین ببنە ئەندامی ئەو ڕێکخراوە. لەبەرەوەی ئیلتیزامکردن بە ڕێکخراوەکەوە تا ڕادەیەکی زۆر وڵاتێکی ئەوێ کە تایدا تا ڕادەیەک دیموکراسیەت و مافی مرۆڤ ڕێز لە گیرا بێت. تەنانەت خودی ئەمریکا لە دوای 20 ساڵ بوو بۆتە ئەندامی ڕێکخراوەکە. ڕێکخراوی CPT بۆ خۆی خەسڵەتی وایە، ئێمە نابێ بڵێن وە چاوەڕێ بکەین کە ڕاستەوخۆ راپۆرتەکە بڵاو کاتەوە لە هەموو وڵاتێکا CPT کە سەردانەکە بۆ خۆی دوای ساڵێک راپۆرتەکان بڵاو دەکاتەوە. ئەو راپۆرتەشی بڵاوی دەکاتەوە هەمان ئەو راپۆرتە نییە کە دامەزراوی CPT لاو خۆیدا ئاشکرای دەکات و دەیداتەوە بۆ وڵاتەی کە زیندانەکەی تایە. یعنی مەبەستم چییە؟ ئەو ڕێکەوتنەی کە CPT لەگە وڵاتان دەیکا بۆ ئیدانەکردنی وڵاتەکان نییە، بەڵکو بۆ پاراستنی مافی زیندانیەکانە. یعنی CPT لە هیچ حاڵەتێکە ئیدانی ئەو وڵاتە ناکات لە تەواوی دنیا لەو 47 ئەندامی کە ئەندامە ئیدانە و سەرکۆنەی هیچ وڵاتێ ناکات کە مافی مرۆڤ پێشێلەکات، چونکە CPT پەیوەندی ڕاستەوخۆی بە پێشێلکاری مافی مرۆڤ نییە، ئەوەندەی کە پەیوەندی بە پاراستنی مافی زیندانیەکان هەیە لەگەڵ سەردانکردنی زیندانیەکان، پاراستنی زیندانیەکان و سەردانکردنی زیندانیەکان. لەم چارچێوەیەدا CPT کارەکانی خۆیەکە بەپێی قانونی CPT خۆشی دەبێت راپۆرتەکانی نهێنی بێ، چونکە CPT ئەو راپۆرتانە کە لە دوای سەردانەکان بڵاوی دەکاتەوە بە ڕێککەوتن لەگەڵ ئەو دەوڵەتەی کە زیندانەکەی تایە دەبێت راپۆرتەکە ئاڕاستی ئەو دەوڵەتە بکاتەوە نوسخەیەکیشی. بۆیە من لەو باوەڕەدام CPT کارەکانی بە شێوەیەکی یاسایی کردووە، بەڵام بێگومان بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەمەیان دەکەوێتە سەر ئەوەی کە تورکیا بۆ خۆی دەوڵەتێکە لە ئێستادا کە دەوڵەتێکی دیکتاتۆرە لە ناو بە تایبەتیش دوای ئەوەی کە سیستەمی سەرۆکایەتی لە تورکیا چەسپێنرا و ئەردۆغان بۆتە سوڵتانێک و خەلیفەیەک بەسەر تورکیاوە ئۆپۆزیسیۆن دەخنچێنرێت، ئازادیەکان و مافەکانی مرۆڤ زیاتر پێشێلەکرێت لە زۆربەی وڵاتانی دنیادا، ئاراستەی جەنگ و ئاراستەی ئایدۆلۆژیای ئیسلامی تیرۆریستانە دەکات. هەموو ئەمانەش بۆ خۆی ڕێگرن لە بەرامبەر ئەوەی کە CPT بتوانێت بە ئاشکرا یاخود زیاتر کارەکانی خۆی بکە. ئەوەشی کە لە راپۆرتەکەدا هاتووە من پێم وایە خاڵی باشی تایە. CPT دەستی خسۆتە سەر هەموو ئەو خاڵانەی کە پێشێلکاریە بەرامبەر بە مافی زیندانیەکان لە ئیمراڵی لە پێش هەمویانەوە زیندانی سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان کە باسی ئەوە دەکات کە بە تەواوەتی خراونەتە ئەشکەنجەیەکی تەواوەتیەوە لە 168 سەعاتی هەفتەیەکە ئەوان بە تەواوەتی گۆشەگیرەکرێن، تەنیا چەند سەعاتێکی کەم نەبێ مەجالیان نییە کە ئەو زیندانانە چاویان بێکتری بکەن. ئالێرانەدا گرفتێکەیە، گرفتەکە لەوەدایە کە CPTش بۆ خۆی دەترسێت لەبەرەوەی کە تورکیا پاشەکشە نەکات لە ڕێکەوتنەکە، چونکە ئەم ڕێکەوتنە ئیلزامی نییە لە ناوی یەکێتی ئەوروپا، ئەم ڕێکەوتنە اختیاریە. یعنی هەموو ئەو دەوڵەتانەی کە ئەندامی یەکێتی ئەوروپان، هەموو ئەو دەوڵەتانەی کە کاندیدن بۆ بوونە ئەندام لە یەکێتی ئەوروپا، هەموو ئەو دەوڵەتانەی کە لەسەر دنیای دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیەکە حسابن دەتوانن ببنە ئەندام لە CPT. بەڵام تەبعاً لەبەرەوەی ئەم کۆمیتەیەکە تایبەتە بە یەکێتی ئەوروپا، زیاتر دەوڵەتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا و دەوڵەتانی کاندیدکراو بۆ بوونە ئەندام لە یەکێتی ئەوروپا دەبێت با بڵێن زیاتر لە پێشترن بۆ بوون بە ئەندامی. بەڵام تەبعاً CPT لێرانەشتا بۆ پاراستنی مافی زیندانیەکان تا ڕادەیەک زیادەڕەوی ناکات لە ترسی ئەوەی کە تورکیا بە تەواوەتی پاشەکشە بکات لە ئەندامێتی ئەو کاتە بە تەواوەتی ئاگایان نامێنێت لە زیندانی ئیمرالی و لە زیندانەکانی دیکەی تورکیاش. بۆیە من لەو باوەڕەدام CPTش بۆ خۆی لەمەیە تۆزێ حەزەرەکات. بەڵام ڕێکخراوەکانی دیکە بێژگە لە CPT ئێمە ئەمنیستی ئینتەرناشناڵمان هەیە، ڕێکخراوی مافی مرۆڤی دنیامان هەیە، ڕێکخراوی دیکەشمان هەیە کە بە هەمان شێوە لە دژی ئەشکەنجە و لە دژی زیندانی
لایەنیانە ئەمانە ڕێکخراوی زیاتر لۆکاڵین هەنێکیان طبعاً ئەمنیستی ئینتەرناشنال و مافی مرۆڤ ناڵێم ڕێکخراوی دیکە هەیە لە ناو دەوڵەتانە ئەوە دەبێت ئێمە بڵێن کۆمیتەی ئازادی ئۆجەلان ئەو ڕێکخراوانەی دیکە ئێمە بتوانین لە حاڵەتە نێودەوڵەتیەکەیە بتوانین کە چالاکیمان هەبێت بتوانین کە فشارمان هەبێت سەردانی ئەو ڕێکخراوانە بکەین بۆەوەی ئەوانیش لای خۆیانەوە بتوانن کە لە دەرەوەی کارەکانی CPT ئەوانیش بە کارەکانی خۆیان هەڵسن. ئەمە بە دوو جۆرە توانین جای بینەوە ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بۆتە حکوومەتی قەیومەکانی تورکیا ئەوە هیچ چاڕوانیەکمان لە هەولێر و لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە چونکە ئەمانە بە تەواوەتی بوونەتە دەستکێش بۆ داگیرکەرێکی وەکو دەوڵەتی تورکیا ڕۆژانە دەیبینین. بەڵام ڕێکخراوەکانی پارێزەران ڕێکخراوەکانی دیکەی کە لە کۆمەڵگەی مەدەنی ئەمان دەتوانن بە جیا بۆ خۆیان دەتوانن کۆمیتەیەکی لەو جۆرە دروستکەن ئەگەر ئاستەنگی یاسایی و سیاسیان بۆ دروست نەکرێت پێم وایە لەو بوارەدا کاری باشیان پێکرێت بە تایبەتیش کە لە بوارە نێودەوڵەتیەکە ئێمە چەندین تەجروبەی دنیامان هەیە لەو بوارەدا چەندین تاقیکردنەوە هەیە کە پارێزەران بەیەکەوە بە گروپ دەتوانن کەیسێ بگرن ئەستۆ و ئیشی باشیشی تیا بکەن بەزەوکو باسم کرد ئەمە زیاتر پارێزەرانی خۆبەخش دەتوانن کە پێداگیری لەسەر بابەتەکە بکەن و باوەڕیان بە کەیسەکە هەن. ئەو پرسیارە باشتر وایە لە سندیکای پارێزەران یا لە خودی پارێزەران بکرێ باشترە.